سلێمانی کراوە بۆ بۆچی لای نەکراوە زانیاریەکانی تریش بەڕاستی لەسەر سیفاتی کە ڕێزانەتی ئەوان بەڕێزیانمان وەرگرت هەستان بە و ڕێزانەندی با بڵێن بەڕێزان تاقیی ئەم پرۆژەیە ئەم نەخشە هەروەها بۆ شیکاریکردنی داتاکانیش بۆی ئێمە ئەو 2015ەوە ئەم پرۆژەیە جێبەجێ دەکات. سلێمانی کە بە خۆشحاڵی و ئەمڕۆ سلێمانی کراوە بۆ بۆچی لای نەکراوە زانیاریەکانی تریش بەڕاستی لەسەر سیفاتی هەچ فەحسێ بکرێت ئۆتۆماتیکی ڕۆژانە با بڵێن کە لەوانەیە تەئسیسات لەسەر قووەتی خاکەکە بتوانین چارەسەری بۆ بدۆزینەوە. ئەم پرۆژەیە بۆ هەموو خەڵکی کوردستان ڕائەگەیەنین کە لێرەوە بە دڵنیاییەوە ئەم پرۆژەیە بریتیە بێ لە خزمەتکردنی هاوڵاتیان و هەروەها خزمەتکردن بە بەڕێوەبەرایەتیە گشتیەکان لە شاری سلێمانی وەوە ئاکا کاراسانی بۆ مامەڵەی هاوڵاتیان بکە و کاراسانی بکە بۆ ئەوەی کە لە ڕووی کولفە و تێچینوشەوە هەم هاوکاری ئەو کەسانە بکە کە پرۆژەیەک یا بینایەک یا خانوویەک بۆ خۆیان دروست دەکەن. ئەو پرۆژەی کە ئەمڕۆ پێشکەش بە شاری سلێمانی دەکەین بریتە لە GIS بە GIS-کردنی پشکنینی خاک بۆ شاری سلێمانی کە تێیدا ئێمە هەستاوین بە هەموو ئەو پشکینانەی کە بۆ خاک ئەنجام دراوە لە شاری سلێمانی بۆ هەموو ئەو پرۆژانەی کە کراوە لە شاری سلێمانی و پشکنینی بۆ ئەنجام دراوە لەلایەن تاقیگەی بیناسازی سلێمانیەوە هەستاوین سیستمێکی داتابیسمان بۆ دروست کردووە بە بەکارهێنانی ئامڕازەکانی GIS و دواتریش هاتوون چەند شیکاریەکمان بۆ کردووە تاوەکو بتوانن بۆ ڕێبەرێک بەکار بهێنرێ چەند نەخشەیەکمان لێ دروست کردووە تاکو بێتە ڕێبەرێک بۆ ئەندازیاران و هاوڵاتیانی شاری سلێمانی بتوانن سوودی لێوەربگرن.